بسم الله الرحمن الرحیم. گوێ لەو ئاەتە بگرە ئەیخوێنمە بۆتان. ئاەتێکی زۆر عەزیمە. خوای گەورە فەرمێ لا تشتروا بآیاتی سەمەنەن قەلیلە، نەکەن بۆ ماڵێکی کەمی دنیا ئاەتەکانم بکڕن. ئەمە بەس چێ بۆ نمونە ئێستا من مەلام بینیوە کەسم بینیوە هەر ڕۆژێ سەر بە حیزب و گروپێکە بۆ 52 ڕۆژێکی دنیا بۆ دەستخۆشێکی خەڵکی لێی بکەن، خەڵک لێی ڕازی بن، دینەکەی ئەگۆڕێتەوە بۆ 52 ڕۆژێکی دنیا. ئەوانن تفنە علەت الله عەلەیکم، ئەوانە ئەو جۆرە کەسانە دوو لە ڕووی حازری، دوو لە ڕووی ئەو خەڵکە مسلمانە چاکە. ئەمجا مەبەست ئەو کەسانەیە بۆ ماڵی دنیا، بۆ چەند ڕۆژێکی دنیا، بۆ دەستخۆشیەک یا بۆ ڕازیکردنی حیزب و گروپ و لایەن و سەرکردەیەک دینەکەیانە گۆڕنەوە بۆ هەر ڕۆژە دوای حیزب و لایەنێکەکەون، یا لایەنێک مەسەلە علمانیە کۆمەنیستیە یا هەر دژی دینە، هەر لایەنێک دژی دین بێت و نابێت لەگەڵی بۆسی بە هەر ناوێک بێ، بە ناوی قەومێتی بێ، بە ناوی هەرچی بێت و نابێت لەگەڵی بۆسێ بێت دژی بۆسی، ئەبێت لەگەڵ دینی ئیسلامە بی، لەگەڵ دینی ئیسلامانە بی خەسارەتمەندانی دنیا و قیامەتە بی، ئەبێ دینی ئیسلام لەسەر و هەموو شتێکە بێت، چونکە خوای گەورە ئێمەی دروست کردووە، باشت و جانمی دروست کردووە، دەستەیەکەچن بۆ جانم و ئێمە ئینشاڵڵاچن بۆ باشتەکەی، بەهشتیش هەتایە بۆی باشتەکە و قیامەت لەدەست نەیەن بۆ 52 ڕۆژێکی دنیا، هەمووی کۆتایی دێ، سەرکەوتنی خوای گەورەش دێ و هەموو کاتێک خوای گەورە ئێمەی سەرخستەوە هەموو کاتێکیش سەرمانەخ، کەی سەرکەوتنی خوای گەورە هات، نەسڕوڵڵا هات، ئەو کاتە ئینسان پەشیمانە بێتەوە کە لەوەی کردوێتی، پەشیمانیش دادی نایە. الحمد لله رب العالمين وصلى الله عليه وعلى محمد وعلى آل محمد.